پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی بە چاوەڕوانی چەندین ساڵەمان بێنێت و ئەمە دوجار بێ دێکەمەکانی زانکۆ بێنە سەر شەقام و ئومێد بگێڕنەوە بۆ پێشەنگەکانی زانکۆ و پەیمانگاکان و پاڵپشتی خۆتان بۆ خوێندن و پێشکەوتنی سەر ئاسی زانکۆ و پەیمانگاکان دەرببڕن. بۆیە لێرەوە دەست بەجێ داوای ئەم داواکاریانە دەکەن. یەکەم، دەرکردنی فەرمانی دامەزراندنمان بە پەلەو هەرچی زووە و تەواوکردنی سەرجەم ڕێکارەکانی پێوەست بە دامەزراندنمان لە ماوەی 30 ڕۆژبەر لە دەستپێکردنی دەوامی فەرمی ساڵی نوێی خوێندنی زانکۆ و پەیمانگاکان کە ئەمەی ئێمەشتەنا لەسەر واژوێ گۆستاوە. دووەم، ڕەخساندنی دەرفەتی خوێندنی باڵا لە ڕێگەی دابینکردنی کورسی خوێندن لە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان زەمالە بە مەبەستی درێژەدان بە خوێندنی باڵا لە زانکۆکانی وڵاتانی جیان. لە کۆتاییدا دووبارە داواکارین کابینێ نوێم و ئەنجومەنی وەزیران لەمڕۆ بەجددی بەدەم داواکاریەکانی ئێمەوە بێن و وەک ڕابردوو هەر ڕۆژە و بە بڕیارێک قسەی ناومێتکەر بۆ ئێمە نەکەن و بە مافی ڕەوای خۆمان بگەین.